لەم نیشتیمانە پڕ لە ململانێ و هاوارەدا دەنجێک هەبوو کە لە جیاتی هاوارکردن دەیدواندین، لە جیاتی پێدانی وەڵامی حازر بە دەست گومانی دەچاند. فاروق ڕەفیق، فەیلسوفی دژەباو، کۆچبەرەکەی نێوان ڕۆژهەڵات و ڕۆژاوە، ئەو بیرمەندەی کەنارگیری هەڵبژار تا لە جەنجاڵی و ژاوەژاوی کۆمەڵگە دوور بکەوێتەوە. ئێمە بۆ قسەکردن لەسەر مامۆستا فاروق ڕەفیق بەڕاستی پێویستە لە دوایین پرۆژەی کە پرۆژەی ئاوەز بوو بینەنەوە بابەتەکەەوە. ئاوەز بە معنای عەقڵ ئەو دروشمەی کە لەسەر بەرگی گۆڤارەکە دانرابوو جێگەی تەئەممول و تێڕامان بوو، ڕاستی نەگڕا. واتە ئێمە لە سەردەمێکدا کە بە سەردەمی ڕێژەگەرایی و فرەبیر و بۆچوونی و فرەقسەکردن و ئەو هەموو مینبەرەیە، ئایا دەتوانین بڵین حەقیقەت یان ڕاستی هەیە؟ ئەو یەکێک لەو خاڵانە بوو کە مامۆستا فاروق ڕەفیق لە دوایین پرۆژەی خۆیدا قسەی لەسەر دەکرد. کاک فاروق هەموو جار ئەیوە دەیوت من خوێندکاری فەلسەفە. هەر موشکلێکی کاک فاروق بوو بێ لەگەڵ کۆمەڵگە، لە ڕاستیە موشکلی فەلسەفە بوو لەگەڵ کۆمەڵگە، لەبەرەوەی کاک فاروق بەرجەستە بووترین کەس بووە کە توانوێتی نوێنەرایەتی فەلسەفە بکە. هەموو جار ئەیوێت ڕمی فەلسەفە قسەیەک هەیە لە وەکو قسەیەکی نەستەق لای ئەوروپیەکان کە ڕمی فەلسەفە لەکوێ ئەنیشێتەوە. ڕمی فەلسەفە لێرە نەنیشتۆتەوە، لێرە مەبەست لەم ناوچێ هۆکار زۆرن، بەڵام گرنگترین هۆکار ئەو پرسیارانەی کە فەلسەفە ئەیوروژێنێ لەگەڵ ستەمکاری و لەگەڵ جەهلانایەتەوە. ڕاستیە کە دکتۆرێکێکە لەو عەقڵە گەورانی کە زۆر گرنگە بۆ ئەم کۆمەڵگەیە، لەبەرەوەی ئەم کۆمەڵگەیانە پێویستیان بە کەسانێکە کە بە گوتەی کاک دکتۆر خۆی خەڕەنگێز بێ، خەو لە چاوی بتارێنێ، خەو لە چاوی بزڕێنێ، چونکە کۆمەلگاکانی ئێمە کۆمەلگای شەرقی بەگشتی کۆمەلگایەکن زۆر بێ ئاگان، زۆر نووسون لە نێو جەهلا غەرق بوون. بۆیە هەر ئەم هۆشیاری لای کاک دکتۆر کە دروستە بێت لە غەربەوە دەستبەرداری دنیایەکی امتیازاتە بێت لە وڵاتی وەکو کەنەدا کە مامۆستای زانکۆی لێوە دەگەڕێتەوە بۆ کوردستان. من لە چەند شوێنێک ئاماژەم بۆ داوایەکێک لە مامۆستاکانی لێ پرسێڵێ فاروق تۆ دێوانەی بۆ گەڕێتەوە بۆ کوردستان، گەر لێرە بمێنیتەوە تێکستەکانە بە ئینگلیزی بنووسی ئەبیتە نووسەرێکی جیهانی، ئەڵێ مامۆستا ئێوە لێرە هەن، بەس منە گەڕێمەوە بۆ شوێنێک کە پێویستی بەم عەقڵە هەیە. بیرمەند کاک دکتۆر فاروق ڕەفیق بەڕاستی لە ڕوانگەی منەوە بە واتای وردی وشە کەسایەتیەکی ڕۆشنگەری هەبوو. یعنی ڕۆشنگەر بۆ معنایە کە لە دروشمی ڕۆشنگەرەکان هەیە کە دەڵێ بوێر بەو عەقڵی خۆت بەکار بێنە، بوێر بەو لە ڕێگای عەقڵەوە خوێندنەوە بۆ جیهانی دەوروبەرت بکە. و لە ڕاستیدا 50 ساڵ لە تەمەنی کار و نووسین و بەردەوامی و بێبڕانەوە کارکردن لەو بوارە کاک دکتۆری وا لێ کرده بوو کە خاوەنی بۆچوونی تایبەتی خۆی بێت لە بواری خوێندنەوەیەکی معرفی بۆ کۆمەڵی کوردی. بە بڕوای من کاریگەرەکە زۆر بەرچاو بوو و بەرچاوتر بوو کاتێک کە کۆچی دوایی کرد. ئەو شەپۆلە لە بەرپەرچدانەوەی کەسایەتی ئەو چ لەلایەن ئەو کەسانی کە نەیاری فکری ئەو بوون، من هەموو جارێ دەڵم کەس نەیاری شخصی ئەو نەبوو، بەڵکو ئەوانەی کە بە تایبەتی لە دوای کۆچی دوایی بە نەشیاوی قسەی زۆر ئاسایی و گشتیان لەسەر کرد، قەزاوەتی گشتیان لەسەر کرد، نەیاری شخصی خۆی نەبوون. چونکە کاک دکتۆر لە ژیانی شخصی خۆیدا بەڕاستی کەسایەتێکی وا نەبوو بڵێ ئازاری بۆ کەسە بێ، بەڵام ئەوان نەیاری ئەو فکرە بوون کە ئەو وەڕێی خست کە بریتی بێت لە خوێندنەوەیەکی ڕادیکاڵ بۆ کۆمەڵگایەک کە سەلەفیەت خەریکە هەڵی دەلووشێ. ئەو لەو بڕوایەدا بوو کە فەلسەفە لە هۆشیاریەک زیاتر نییە، بۆیە کاتێک دەستی دابووە قەڵەم بۆ ئەوە نەبوو دڵنەوایی کۆمەڵگە بداتەوە.
بەڵکو بۆ ئەوە بوو لە خەوە باوەکان بەخەبەریان بهێنێت. دژەباوی فاروق ڕەفیق لەو شوێنەوە دەست پێ دەکات کە ئێمە لە کۆمەڵگای ئێمەدا ئاین یەکێک لەو بوارانەیە کە مۆنۆپۆلی حەقیقەتی کردووە. یعنی هەموو ئەو ڕاستیانی کە دەرخواردی کۆمەلگا دەدرێت بە فیلتەری ئایندا دەڕوە. ئەوەش ئیشکالێکی گەورەی بۆ ئێمە دروست کردو، چونکە لەگەڵ ڕۆحی فەلسەفە و لەگەڵ پێدراوی زانستیدا یەک ناگرێتەوە. لێرەیە فاروق ڕەفیق ئەو دژەباوی لەو خاڵەوە دەردەکەوێت کە بە دەنگێکی زۆر دلێر توانوێتی گزارش لەو بیر بۆچوونانەی بکە، بە تایبەتی ئەو ڕاستیانەی کە کۆمەلگا وەکو ڕاستی ڕەها سەیری دەکرد. نایارەکانی کاک فاروق نایاری کاک فاروق نەبوون، نایاری فەلسەفە بوون. لەبەرەوەی ئەوەی کە کاک فاروق کردوویەتی هەر فەلسەفە ئەوەی ئەوێ. بە نمونە ئێمە لەبەرەوەی فەلسەفە لەم ناوچەیە نییە، زانست وەک تەکنیک خۆی نمایش کردووە، نەک وەکو هۆشیاریەک، نەک وەک دروستکردنی کارەکتەر، نەک وەک ئاراستەکەری کۆمەڵگا. بۆتە پیشە سەنعات، نەبووەتە گۆڕینی ئینسان و نەبووەتە هۆشیاری لە ئینسانە. بۆیە هەموو ئەوانەی کە ئێمە لە دیمەنی کاک فاروق بینیومانە هەمان ئەو حاڵەتەیە کە لەم ناوچەیە هەر کەسێک دەستی بردبێ بۆ فەلسەفە، دەستی بردبێ بۆ پرسیارەکان، هەمان ڕوبەڕووبوونەوەی بووە. فەلسەفە چییە جگە لە ڕوبەڕووبوونەوە؟ زۆربەی ڕۆشنبیرەکان مۆدرنیتی بە جادە تێگەشتوون، نەزانی بۆ تێگەشتون کە بێت جادەت هەبێت باشە، ئەمە مۆدرنیتی ئەزانی ئەو شتانەی کە مۆدرنیتی هەڵیەگرێ وەکو پرۆژەیەک کە کۆمەڵە قیەمی تایە مۆدرنیتیە. بەڵام من بینەوە بۆ ئێرە یعنی شار چیەتی ئەمەی کە ئەمانە دروستیە. ئەویستنەوەیەکی کاریگەر پەروەردە بکات، نەوەیەکە لە دوجارە کاراکتەرێک بێ خزمەتی جواتەکە بکە، بە تەنگ جواتەکەەوە بێ، نەوەیەکی هۆشیار دروستکە. تەرکیزی لەسەر پەروەردەکردنی گەنجان بوو، لاوان بوو، ئەوە هەر ستراکچەری ئیشکردنی کاک دکتۆر بوو. هەر بۆیە زۆر بە خێرایی دەستی کرد بە وتنەوەی ژمارەیە کۆرسی فەلسەفی، چاپکردنی ژمارەیەک تێکستی فەلسەفی کە کۆمەڵێک لەو بەرهەمانەی خۆیەتی. هەموو ساڵێک پرۆپۆزەڵەکەی وابوو کە ژمارەیەک تێکستی فەلسەفی، ژمارەیە کۆرس، ژمارەیە کۆنفرانسی زانستی و فەلسەفی، ژمارەیەکی زۆر کۆڕ و سیمینار و بۆ هەرنەک بۆ شارە گەورەکان، بۆ قەزاوناحەکانیش. ساڵانەیە مە گەشتێکمان هەبوو، هەموو قەزاوناحەکانمان بەسەرە کردوانێ بۆی کە لەوێش خوێنەری باشەیە، عەقلی باشەیە، پێویستیان بۆیە کە گفتوگۆ و دیالۆگیان لەگەڵا بکرێ. یعنی خۆی بە ڕۆشنبیرێکی یاغی لە نەریتی باوی کۆمەلگا دەزانی و کاریشی بۆ دەکرد بۆ ئەو یاغیگەریەی خۆی. یعنی هەموو کارەکانی کتێبەکانی شاهدی ئەو دەدەن کە ئەو نەیدەویست ڕۆشنگرێکی تەقلیدی بێت و لەگەڵ شەپۆلی باو بڕوات ویا بەدڵی جەماوەر قسە بکات، ویا ئەو دەستەواژەی کە ئەو زۆر بەکاری دێنا لەگەڵ حەشامات بێ بۆ ئەوەی کە بینەری زۆر بێ، بیسەری زۆر بێت، چەپڵە لێدەری زۆر بێ. لەو ڕوانگەیەوە بە بڕوای من کاریگەرەکە دیارە، کاریگەرەکە ئێستا نەوەیەک هاتۆتە ئاراوەکە یعنی لەگەڵ فکر و بۆچوونی ئەو باوەڕیان بەوەیە کە بەڵێ کۆمەلگای کوردی پێویستی بە هەڵتەکاندنێک هەیە بۆ ئەوەی کە بە دوای ناسنامی خۆی دابگەڕێەوە. ئەو گەڕانش لەسەر بنچینەی مەعریفەیەکی ڕەسەنی پەیوەندیدار بە مێژووی کورد و بە چارەنووسی کورد بێ، نەک بە مەعریفەیە کە لە دەرەوەی ئەو کۆمەلگایە داسەپێنراوە ویا لە ڕێگای مەعریفەیە کە کۆمەڵێک کەسی لە واقعی کۆمەلگا نامۆ بوو دەیان هەیە بەسەر ئەو کۆمەلگایدا بچەسپێن. دەتوانین سەر ڕای هەوراز و نشێ و لە ژیانی فاروق ڕەفیقدا وەکو خاڵێکی پۆزتیڤ سەیری بکەین. ئەوەیە کە وەفادار بوو بەو نەریتەی کە ویستی لە کۆمەلگای ئێمەدا جارشتر بیچەسپێنێ، ئەویش گەڕانەوەیە بۆ سەرچاوە ڕەسەنەکانی بیرکردنەوە، بۆ کتێبە دەرەجەیەکەکان پلەیەکەکان کە یارمەتیمان دەدا ئێمە دنیا باشتر ببینین.
واقعان فاروق بە جگەری خۆی نووسی ئەوەی وتی بە جگەری خۆی وتی بە جەرگی خۆی وتی ستەمکاری ناهێڵە ئینسانەکان جۆرە فێربوون فێر ببن کە پرسیاری لە بەرامبەرە دروستکەن بۆیە خوێندنی ئەم ناوچەیە خوێندنێکی تەڵقینیە لەبەرکردنە بۆ پەیاکردنی ڕزق و ڕۆزی و نانە باشە عیبی نییە ئەو دیوەی کە ڕزق و ڕۆزی و نانە بەڵام هۆشیارێکە دروست ناکە ستەمکاری نەک تەنیا لە ئاستی دەسەڵاتی سیاسیە لەسەر ئاستی دەسەڵاتی کۆمەڵایەتی لەسەر ئاستی هەموو دەسەڵاتەکانی تر لە خێزانێکەوە بیگراتاوەکو سەروتر نایەوێ ئەو خەڵکە جۆرێ فێر ببێ کە پرسیارە ڕوبەڕووی بەرامبەرەکەی بکاتەوە تاراوگە بۆ ئەو بووە شوێنی تێڕامان لە نامۆیی گەڕانەوەشی بۆ نیشتمان بووە ڕوبەڕووبوونەوەیەکی بەردەوام لەگەڵ واقعێکی تاڵ لە کاتێکدا جیهان بەرەو مادەگەرایی و خێرایی دەڕۆیشت فاروق ڕەفیق بانگەشەی بۆ هێواشبوونەوە و گەڕانەوە بۆ سروشت و پاچی دەکرد تا لە تەمەنا بوو کار و پرۆژەی زۆر بوو ئەو شەوەی کە وفاتی کرد بە ڕۆژەکەی من زیاد لە کاژمێر و نییە گفتوگۆم لەگەڵ کرد لە کۆتایی قسەکانمانە پێیوتمەتی کاکدانە پلانی هەفتەی ئایندەمان چی بێ گۆڤارەکەمان تەواو بوو وتمانی نێرین بۆ چابوتی با کۆمەڵی پرۆژەی ترمان هەبێت لە هەفتەی ئایندەوە دەست پێ بکەین پێم وایە لە 100 ساڵی داهاتووە ئەم جواتە کارکتەرێکی دیکەی وا دروست ناکاتەوە بەقوڵی لە غەمی جواتەکەی بوو لە کاتێکە هەمووان نەزانین جواتێک کە هۆشیاریتیانە جواتێک کە چاوی لە ڕەزیلەتەکان بڕیوە لە بری لە فەزیلەتە ئەخلاقی باڵاکان جواتێک کە پەروەردەن و نەبوو بێ کە کولتورەکەی کولتورێکی شکست خواردوو بێ بە دڵنیاییەوە ڕوبەڕووی ئەو عەقڵا بێتەوە کە خەوی لێ ئەزڕێنێ من پێم وایە جۆری معریفە و جۆری فەلسەفە و جۆری کارەکانی دکتۆر فاروق ڕەفیق هی ئەوە نەبوو کە چەپڵی بۆ لێ بدرێ و بەڕاستیش ئەوانەی کە لایەنگری کاک دکتۆر فاروق بوون زیاتر لایەنگری فکر و بوارە هزرەکەی ئەو بوون چونکە ئەو لە بواری شخصیدا نە کەسێکی دەسەڵاتدار بوو کە بتوانێت با بڵێن یا حەزی لەوە بێ کە لایەنگری شخصی هەبێت بە تایبەتی لەم 2 ساڵی کە لە کۆتایی تەمەنی لە هەولێر ژیا یەکێک لە کێشەکانی من لەباری شخصی لە کاک دکتۆر ئەو بوو کە زۆر گۆشەگیر بوو لە پەیوەندی کۆمەڵایەتەکاندا بڕابوو و بەردەوام خەریکی کار و پرۆژەکانی بوو ئەمن لە لای یەکێک لە هاوڕێیان باسی ئەوم کردم ئەگەر کاک دکتۆر 20 ساڵی کەش کۆچی دوایی کردبایە هێشتا نەیدەتوانی فریانە دەکەوت نیوەی پرۆژەکانیش تەواو بکات چونکە ئەوەندە پرۆژەی زۆر بوو کاک دکتۆر فاروق لە ڕاستیدا باوەڕی بۆ بوو کە فەلسەفە دەبێت کاریگەری لەسەر کۆمەلگا هەبێت ئەگەر بیرمەندێک ئەگەر خاوەن فەلسەفەیەک بیهێوێت تەنها بە شێوەیەکی مجەڕەد و ئەبستراکت دابڕاو لە واقعەکانی کۆمەلگا کاری فەلسەفی بکات ئەمە لە واقعدا هیچ ئەنجامێکی ئەو تۆی بۆ کۆمەلگای کوردی نابێت لەبەر ئەوەیە کە کاک دکتۆر من پێم وایە ئەوانەی کە لایەنگری بوون لایەنگری هزر و ڕوانینی ئەو بوون نەک لایەنگری ئەوەی کە بڵێن سەر بە باڵێک بوون بۆ یەکە دژایەتی باڵێکی دیکە بکەن دەتوانین بڵین کە ئەفکارەکانی بیر و بۆچوونەکانی سەر ڕای ئەوەی کە تێکەڵەیەکە لەو نەریتە فەلسەفی کە هەیە بە تایبەتی ئەوەی کە پێی دەڵێن نەریتی ترادیشناڵ عەقلانیەت کە لە ئەفلاتون ئەرستۆ تا ئێستا درێژ دەبێتەوە پێی وەفادار بوو هەوڵی دەدا ئەم تێگەیشتنە لە ناو کۆمەلگای ئەمەدا جێبخا کە بەڕاستی جێگەی نابێتەوە چونکە ئەمڕۆ لە سەردەمی سۆشیال میدیا لە سەردەمی ژاوەژاو لە سەردەمی قسە زۆری زۆر بڵێیدا تێگەیشتن بۆ حەقیقەت زۆر دژوار بووە کۆمەڵگەیان بژۆکو بەشە لە کۆمەڵگەکانی ئەم ناوچەیە بۆ دژایەتیکردنی فەلسەفە کە ئاستی جیاجیامانە بۆ لە دژایەتیکردنی فەلسەفە یەکێک لە دژایەتیکردنەکان لە ڕووی کولتوریەوە بریتێلەوەی کە هەر کەسێک لەو بوارە ئیشی کرد بەرەو دیوانە بوونەچێ هەر کەسێک خوێندێەوە بەرەو دیوانە بوونەچێ قورسکردنی ئەوەی کە فەلسەفە بریتێ لە کتێبە گەورەکان بریتێ لە چین فەلسەفە بریتێ لە پرسیارکردن فاروق هەدەمەی کرد فەلسەفە هیچ نییە جگە لە پرسیارکردن هیچ نییە جگە لە لێرەوە بووە ئامرازی هۆشیارکردنەوەی هۆشیارکردنەوە بۆ پرسیارە فەلسەفیانە کە هەیە لە ڕاستیە
بەرامبەرەکان وەک دش سەیری ئەم پرسیارە ناکەن ئەگینا هەمیشە پرسیارکردن ئەبێتە هۆکاری ئەبدەیتکردنی بەرامبەر تێڕوانینی ئەو بۆ مەرگ، بۆ ژیان، بۆ عەشق و ئازادی لە فەلسەفەی قوڵی یۆنانی کۆن و حیکمەتی ڕۆژەڵاتیەوە سەرچاوی دەگرت. هیچ کاتێ سڵی نەکردو لە وتنی حقیقت و ئەرکی فەلسەفەش هەر ئەوەیە کە بە شوێن حقیقەتە ڕواوە پەیامی فەلسەفە پەیامی گەیاندنی حقیقەتە و کەشفکردنی حقیقەتە. کاک دکتۆر زۆر بە بەوردی و بە قوڵی لەسەر ئەمە کاری کردبوو وەجباتەکەش زۆر بێڕەحمانە ڕوبەڕووی بوو بووە. دکتۆر هەمی گەورەی هەبوو و پرۆژەی زۆر گەورەی هەبوو بەشێکی لە ژیانی خۆیدا ئەنجامدا کۆمەڵێک تێکستی زۆر گرنگی نووسیوە کە هێشتا چاپ نەبوون. ئێمە لە هەوڵی ئەوەداین کە لە ئایندا هەموو ئەوانە چاپ بکەین. لەوانە یەکێ لە شاکارە گرنگەکان کە ڕاوی کۆی دیالۆگەکانی ئەفلااتونە بە ناوی درامای بوون و لۆگۆس. بەڕاستیدا ئەمن شانازی ئەوەم پێ بڕا کە بۆ ماوەی 2 ساڵ لە پرۆژەی معرفی تیۆری فکری ئاوەس لەگەڵ کاک دکتۆر هاوڕێ و هاوکار بم و دەتوانم بڵێم کە ئەو پرۆژەیە لە ماوەی ئەو 2 ساڵەدا بەتایبەتی لە ڕێگای ژۆرناڵی ئاوازەوە کە هەر 3 مانگجار دەرمان دەکردوە تا کاتی کۆچی دواییشی ئێمە خەریکی ئامادەکردنی ژمارە 7 ئەو پرۆژەیە و ئەو ژۆرناڵە بووین. من دەمبینی و فیدباکی وەڵام و پەرچەکردداری زۆربەی خوێنەران و نووسەرانم بۆ دەگەڕاوە کە باوەڕیان بەوە بوو ئەمە پرۆژەیەکی تایبەتە، پرۆژەیەکی لەم سەروبەندەی کۆمەلگەی کوردی پێویستە بە حکومەیەکی ئێمە ئەو بابەتانەمان وەردەگرت و چاپ دەکرد و ئێستاشە دەمانەیە بەردەوام بین کە خوێندنەوەیەکی واقعبینانە بۆ دۆخی ڕاستەقینەی کۆمەلگای کوردی لەباری معرفیەوە دەکەن و هەوڵ دەدەن کە بۆ خوێندنەوەی ئەو کۆمەلگەیە بە زمانی مجاملەی ئەکادمی تەقلیدی قسە نەکەن بەڵکو وەکو ڕۆشنبیرێک کە بە شێوەیەکی ئۆرگانیک لە کۆمەلگای خۆی دەڕوانێەوە زیندووە لە ینی با بڵێن معرفەیەکی قوڵی پەیوەندیدار بە شەقامی کوردی بێت بە ژیانی تاکی کوردی بێت. کاک دکتۆر هەوڵی دەدا کە استراتیژی ئەم پرۆژەیە لەسەر ئەم ئەساسە دامەزرێت. فاروق ڕەفیق بەڕاستی بە جورئەتەوە بیری دەکردەوە، یعنی زۆر گوێی نەدەدا بەوەی کە ئایا بەردەنگەکانی ئەوانەی کە گوێ لێ دەگرن چەندە ڕازینین لەگەڵی، بەڵکو وەفادار بوو بەو پەیامەی کە خۆی باوەڕ پێ هەبوو. ئەو پەیامەش شتێکی بەتاڵ نەبوو، بەڕاستی معریفەیەکی قوڵی لە پشت بوو، دەیزانی چی دەوێت و دەیزانی کۆمەلگاکانی ئێمە ئەگەر بەم شێوەیە بەردەوام بێ ناتوانێت لە قەیران دەربازی ببێ. لە دوای لە دەستدانی مامۆستا فاروق ڕەفیق یەکێک لەو شتانی کە ئێمە ڕەنگە بۆشایی تێدا دروست بکەین خۆشەویستی بۆ کتێب. فاروق یەکێک لەو شتانی کە عاشقی بوو کتێب بوو. ئێمە لە سەردەمێکدا دەژین کە فکری بەتاڵ، فکری بۆش ئینسانی بۆشی دروست کردووە. هەر بۆیە مەسەلەن دەبینین ئێستا لە کۆمەلگای ئێمەدا ئینسان تا زیاتر بەتاڵ بێت، زیاتر بۆش بێت لایەنگری زیاتر، بەڵام ئەوە شتێکی زۆر زوو تێپەڕە. کۆمەلگا لەسەر فکری بۆش بنیاد نانڕێ. کاک فاروق هیچ کات کە لە سەرجەمە و کۆرسانان کە کردوێتی کە زۆر بە دەگمەن ئەو خوێندکارانێک کە لە 2001ەوە من لە کۆرسەکانیا بووم، وازانم چەندە کەسانێک بەشداریان کردو لەو کۆرسانە بە دەگمەن ماونەتەوە یاخود هەندێکی زان زۆر بە توندی کەوتونەتەوە دژایەتیکردنی کاک فاروق یاخود بە جۆرێکی تر لەسەر ئەو هێڵی کارکردنە نەماون. بەڵام کاک فاروق خەریکی کارکردن نەبووە لەسەرەوەی لایەنگر بۆ خۆی دروستکە، حیزب نەبووە دەروێش بۆ خۆی دروستکە، بەڵکو خەریکی کارکردن بووە لەسەر دروستکردنی کارەکتەری ڕەخنەگر. ئەمیشە کاک فاروق بۆ من کەسێک بووە کە نووسینەکانم لای ئەو لە سەنگی مەحەک دراوە و هەڵەکانی بۆ دیاری کردو، خۆمی پێ ناساندومەتەوە. بەداخەوە ئێستا من ئەوەم لەدەست داوە کە لەو مەجاالە کە ئەنووسم لە مەجاالە فکری فەلسەفیەکە بە تایبەتی نە لە مەجاالە ئەدەبی و ئەوەکە، بەڵام مەسئولەتێکی ئەخلاقی لەسەر من دروستەکە بەوەی کە جاران ئەگەر مەزدەرێک هەبوو ڕاستەخۆ شتەکانم وەرەگرت ئێستا بێ خۆم هەوڵ بم و ئەو فەراغە بە نسبەتێ بڕکەمەوە.
فاروق ڕەفیق دژی هەرچی چەمک و پیرۆزیەکی دروستکراو بوو کە مرۆڤ کۆت و بەند دەکات. لای ئەو حەقیقەت شتێکی چەقبەستوو نەبوو، ڕووبارێک بوو کە هەمیشە دەڕژایە سەکۆکانی خوێندنەوە، لە کۆڕ و کۆبوونەوەکاندا هەمیشە وەک تاقانێک دەردەکەوت، چونکە نەبوو بووە پاشکۆی ئایدۆلۆژیاکی حیزبی و نەتەسلیمی نەریتی کۆنەپارێزی کۆمەڵگە بوو. لەسەر چەند ئاستێک بە قوڵی باجیدا خۆی و ماڵ و منداڵ و دەوروبەرەکەشی نەکرد خۆی، تەنانەت هاوڕەکانیشی ڕوبەڕووی دنیایەک سانسۆر و فشار و ئیهانە و چوزانم هەموو ئەو شتانە بوونەوانێت تا لێسەندنەوەی هەموو میبەرەکان. یعنی خەفەقانێک دروست بوو بۆی کە ئەم دەنگە جدێنێتە دەرەوە، ئەم دەنگە پرسیار یەکێک لە ئیشەکانی و فێرکردنی و هوەری پرسیارکردن بوو، هوەری گفتوگۆ بوو کە لە لێو جڤاتی ئەمە غیابی هەیە. لۆژهێنانی لۆژیک و کۆرس، چەند کوتنەوەی کۆرس و نووسینی کتێب لەسەر لۆژیک و هوەری ئەرگۆمنت سازی، چۆن فێری ئەوە بین کە لە بری ئەوەی چە لە حانێ بکەین، لە بری ئەوەی پەلاماری یەکتری بدەین، ئیهانە بە یەکتر بکەین، پەلاماری دیری بۆچوونەکان بین، فێری ئەوە ببین ئێمە ئەرگۆمنت دروستکەین. من پێم وایە لە دەستدانی کاک دکتۆر فاروق ڕەفیق لە دەستدانی ئەو هێز و تواناییە فیزیکیە بوو کە دەکرا خۆی زیاتر بۆ فەلسەفە تەرخان بکە. بەڵام قسە لەوەدایە کە کاک دکتۆر فاروق کاتێک کە کۆچی دوایی کرد، بایی ئەوەندەی میراتی گرانبایی لە نووسین و لە فکر و لە معریفە و لە کۆرس وتنەوە و لە پۆدکاست و لە سمینار بۆ ئێمە بەجێهێشت کە نەوەی ئێستا حەزی لێبێت و بەردەوام بێ لەسەر ئەو ڕێبازە. مامۆستا فاروق سەر بە نەریتی گەورەی عەقلانیەتە، ئاوەزیش ئەوەی سەلمان کە ئێمە لە ناو ئەو ڕاج زۆرانەی کە لە کۆمەلگاکەدا هەیە، ئێمە دەبێت بەڕاستی بە دوای حەقیقەتدا بگەڕین. حەقیقەتیش شتێکی نامۆنیە کە نەتوانین بەدەستی بێنین. زانست سەلماندوویەتی کە ئێمە دەتوانین لە چرکە ساتێکدا حەقیقەت بدۆزینەوە. ئەو دەیویست مرۆڤی کوردی لە قەیرانی شوناز ڕزگار بکات، نەک بە دروشم، بەڵکو بە قوڵبوونەوە لە ناوەوەی خۆی. ئێستا و دوای کۆچی دوایی فاروق ڕەفیق جەستەی لە ناوماندا نییە. کتێبەکانی و وتارەکانی، ئەو چەمکانەی کە هێنایە ناو زمانی کوردی، بڵێسەی ئەو ئاگرن کە قەت دانامرچێتەوە. ئەو ڕۆیشت بە بێەوەی تەسلیمی باوەکان ببێت، ڕۆیشت و کەنارگیرە یاخیەکەی ناو دڵی ئێمە ژمایەوە.